ئەگەر 30 ساڵ بەسەر ئەم حەدەسیان هێبە 30 ساڵ ئەم داوەت هێبە ئەم دکتۆری ڕۆژێ لە ڕۆژان تۆ وەکو پێشیت پێدا دێتەوە یەقینی دەبێنێتەوە شەکانی لێ کوڕەکانی لێ بەچی بەوەی سەرکەوتووی تێبکۆشینەوەی پوست بە ئینسانگەرێک لە سایە و سێبەری خۆیان بەحەسێتەوە ئەمڕۆ ئەکرێت قورس بێت بەیانی قورسترە بەڵام ڕۆژێکی ئەم تیشکی ئومێدە هەراڵدێ بۆیە نابێ و بمێنێ ئەم ڕۆژ کەسێتە ناوە لە بابەتێکا خراپی لە دوان خراپی کۆڵمەدە ڕێگاکەت هەڵەیە چاشکە دەواازەی چتر بدۆزەرەوە لای مامۆسایە تێناگەی بڕۆ بۆ لای مامۆسای شکە هاوڕێیەکی زیرەکە تێ لی تێگەی بڕۆ بۆ لای ئەو تکایە کۆڵمەدە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله ئەمڕۆ لە هەنگێکی شایستەدا کە تایبەت بە 150 قوتابی لە 64 خێزان بۆیان ئەنجام درابوو ئاهەنگکە بە مەبەستی زیاتر هاندان و پاڵپشتیکردن و سوپاسکردنی ئەو خوێندکارانە بوو کە ئەم ساڵ توانیان بە سەرکەوتووی خوێندنیان تەواو لە خوێندنگاکاندا لە غیابی باوکشیاندا و لێرەشەوەش جێی خۆیەتی سوپاس و دەستخۆشی خۆمان ئاراستەی نووسینگەی شۆڕشی دەستگای خێرخوازی بەخشین بکەین کە ساڵانە بەردەوام هاوکاری ئەو خوێندکارانەکە هەم لە ڕابردوو هەم بۆ داهاتووش ئینشەڵڵا هەم هاوکار و پشتیوانیان نەبێت بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوپاس بۆ خوای ئیمڕۆ کۆتایی پرۆژەیەک ئەمە ئیمڕۆ 150 قوتابی بێ سەرپەرشتیار هەتیم ئیمڕۆ خەڵاتیانەکەنەوانی کە سەرکەوتوون ئەم 150 قوتابیە 67 خێزانن ماڵوە دوو قوتابیە ماڵوە سێ قوتابی ئێمە سوپاسی خواکەین هەم کە ئەم قوتابیانە خەڵاتیانەکەین ئەم قوتابیانە کە سەرکەوتوو بوونە لە خوێندنە ئەم ماڵانە خۆیان ماگانە هاوکاریشیان هەیە سوپاس بۆخە بەڵام لە ئەوەی کە مناڵانەش ئیمڕۆ ئەم 67 ماڵە سوپاسی خواکەین توانیمانە هەر ماڵی بڕی 200,000 بدەین یەکەمانەی سەرکەوتوو بوونە ئێمە و لێرەوە داواکەین لەو خەڵکی خێرخواز کە هاوکارمان بن ئێمەش بتوانین هاوکاری خەڵکی هەژار و هەتیم و بێدارکەنەوەی کە پێویستیان بە هاوکاریە داوا لە خەڵکی دەوڵەمەنەکەین خەڵکی خواپێدا و هاوکارمانکەن ئێمەش بتوانین هاوکاری خەڵکی هەژار و ئەم سنووری خۆیان بکەین کە ئێمە سوپاس بۆ خۆ هەر لە ڕووی هاوکاری داراییونین هاوکاری خوێندنیانەکەن هاوکاری جلوبەرگی قوتابخانەیانەکەن لەم هەموو بەشەکان ئێمە سوپاس بۆ لە ڕووی خوێندن لە ڕووی هاوکاری پەروەردەی لە هەموو شوێنەکە هاوکاریاکەن خوای گەورەش نمونەی ئەو کەسانە زۆر کاکە هاوکارمانە من ئێمەش کە هاوکاری خەڵکی هەژار و نەداریم سنووراکەین بە ناوی خۆی بەخشندە و میرەبان بەخێراتنی بەڕێستانەکەم ئەمڕۆ دەستگای بەخشین باوکاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەستان بە ڕێزلێنان لە خێرخوازانی نازدار لەگەڵ کەسوکاریاندا کە لە قۆناغەکانی خوێندنە سەرکەوتنیان بەدەستهێنا بوو نمرەی باڵایان بەدەستهێنا بوو خی گەورە ساحب سێبەری ئەم ڕێبەرزانە لەسەریان بهێڵێت خی گەورە موفەقیان کە بیان هێڵێت بۆ پاڵپشتی و هاوکاری ئەم بەڕێزانە تاگەن بە ئامانج و لوتکەی سەرکەوتنی ئینشاڵڵا دیارە ئەم مناسبەیە هاندێکی باشی ئەم پێخوازانەیە تا لە قۆناغی خوێندن سەرکەوتو بوو تا ئەو فەراغی کە لە باوکی باوچیە هەیانە ئەم بەڕێزانە بۆیان پڕبکەنەوە بە دڵسۆزیان بە هاوکاریان لە ڕووی مادی و معنەوی من سەربەر دەستخۆشیان لێکەم خۆی گەورە موفەق و سەربەرزیان کات سایە و سێبەریان لەسەر ئەم فێرخوازانە هەرمێنێ و دڵنیام جێکەوتەیەشی کاریگەری جێدەیڵێ لەسەر فێرخوازان تا لە قۆناغەکانی ژیانیان سەرکەوتە بن و بن بە شانازی بۆ خۆیان و خانەوادە و کۆمەڵگەکەیان سوپاس بۆ جەنابتان بەخێر بێن دووبارە ئاواداتان کرد سەرەتا دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم کە ئەمڕۆ هەستان بە دابینکردنی هەدیە و خەڵات بەسەر ئێمەیە بەڕاستی جی شانازین بۆ ئێمە خۆی گەورە پاداشتی خێریان بداتەوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئێمەش لە خوێندنەکەمان بەردەوامە بین و هەسە ئەمانما بێ ئینشاءڵڵا لە دەورەی قورئان خوێندن و ئەوانە ئینشاءڵڵا بەشدارە بین دەستیان خۆش بۆ خۆی گەورە پاداشتی خێریان بداتەوە